سەرمانە زمانی دایک بپارێزین. وەلەو لێرە زۆر پێویست ناکات، چونکە لێرە خۆمان لە ماڵەوە لە شوێنە گشتیەکان هەمومان هەر بە کوردی قساکەین، بەڵام ڕاگەیاندن پێویستە لە دەرەوە ڕۆلی خۆی ببینێت و ئەوانەی کە بە کۆزبەر یاخود پەنابەرن لە وڵاتانی دیکە پێویستە یعنی مناڵەکانیان وا ڕابێنن دایم زمانی دایک بپارێزرێ. قوتابخانەیەکی یەکجار زۆر کرایتەوە بە زمانی عەرەبی، بە زمانی ئینگلیزی، کە هەموو دایک و باوکێک حەز دەکات منداڵەکانیان فێری ئینگلیزی بن بە تایبەتی و عەرەبی. لێ ئەمن بەڕێی من هەردوو زمانەکە تاسیراتیان لەسەر زمانی دایک کە زمانی کوردی دروست کردیە. لەبەر ئەوەی تۆ ئێستا ئەگەر متابعەی قەناتە عالمیەکان بکەی و قەناتە کوردیەکانیش بکەی، لە هەموو بەرنامجی زۆر جار هەیە بەرنامجی ئینگلیزیان هەیە. لێ کاتێک ئەو منداڵە بە کوردی قسەی دەکات مستەلاحاتی عەرەبی یان کوردی ئینگلیزی بەکاردێنێت. ئێمە شانازی بە جلی کوردی و بە زمانی کوردی خۆمانەوە دەکەین، دەبی هەمومان لە ئاستی خۆمان بیپارێزین، دیفاعی لێ بکەین، بە فعل لە خۆمان جێبەجێ بکەین.